وڵاتان لێ ببینەرانی خۆشەویست هیوام سەلامەتی و ئەوەیە کە باشترین حاڵتان هەبێ و خۆتان پارێزن لە چوونە دەرەوە تەوقەکردن و ماچکردن و با بڵێنەمانی کە ئێستا ئەم پەتایە بڵاوە بەرنامەی ئەم جارەمانێمە تایبەتەکەین بە وەرگرتنی موچەی خاننشینان کە ئەو کەسانەی ساڵانێکی زۆر خزمەتیان بەم وڵاتە کردووە کۆتا وەزارت یان با بڵێن لە وەزارەتە کۆتاکانن کە موچە وەرەگرن بەڵام لەگەڵەوە شای زیحامێکی زۆر هەیە من دەمەوێت ئەوان بدوێنم قسان لەگەڵ بکەم بزانم ئایا بەم شێوازە موچە وەرگرتنە مەترسی بۆ سەر ژیانیان دروست ناکە تا چەند ناڕەحەتە بن و چه داواکاریان هەیە لەگەڵمانە بن من ئەچم لەگەڵەوانە قسەکەم و ئێوەش بینەری وەڵامەکانیوان مزگەوتەکان بۆیە داخران لەبەر قەرباڵغی دروست نەبێت ئەمە قەرباڵغی ئەمە بەم ئەرزێکە بەرنامە لەم حکوومەتەوە لەم وڵاتە هیچ بەرنامەی مزگەوتەکان داخرێ ئەی ئێرە بۆچی ئەمە حاڵێتی ئەمە و مزگەوت چ جیاوازیەکی هەیە زۆر خەتەرە مەترسی هەیە بەڵام چارە نیەتی نییە کاکە چۆن نییە جێڵێت دە کەسیتیان نیە زۆر ئەوان چوزانن سەحە چۆنە و تەربیە چۆنە و وەتەنیەت واخوایانە خاننشینە ئێمڕۆ بمرێت تەقاعدەکەی بگەڕێتەوە بۆ حکومەت خاتون سڵاو لێ سەرچاو سەرچاو هاتی بۆ موچەی خاننشینەکەت بەڵێ من لە کورساتە بەڵام کورسات قەڵەباڵغەکەی زیاد لە حەدا من خۆم ماڵم لە ڕاپەڕینە موچەکەم لەوەیە هاوسەرەکەشم لە می توی مەلیکە ینی ئێرە لە چاو توی مەلیکە توی مەلیک چۆڵترێکە کورسات زۆر قەڵەباڵغەکەی ینی زیاد لە حەدا موچەکە دووەرگرت نەخێر وەرم نەگرگەڕامەوە نەمتوانی چکم ئیزدیحامیەکەی لەوە نییە وتم لەبەر ئەم نەخۆشی شتە با خۆم پارێزم لەوەی کەوا بچم موچەکە وەرگرم من لەلایە گەڵێم ینی بە لێپرسراوان ئەڵێم ئەوانەی کە ئەم وڵاتە ئەبن بەڕێوانەیە ئایا ئەمە و مزگەوت چ جیاوازیەکی هەیە مزگەوت خەڵکەکە توانێت تۆزێ لە تەنیژێکەوە دوورکەوێتەوە بەڵام ئێرە مەجای وتیانی خەڵک دوورکەوێت هەمووی لە پاڵێکە هەمووی لە پاڵێکە ئەخوانە خواستە یەک کەس لەم کەسانە بێت و ئەو نەخۆشیێتیابێ هەمووی گرێ لەبەرەوە ئەنی چارەسەرێک بۆ ئەمە دابنێن بە زووترین کات ترسا ینی گەڕایتەوە لە قەرەباڵغیەکە یعنی نەمەتوانی بۆستم قەڵەباڵغەکەی لەوانە بوو مەجای ڕێگا و هاتوو چۆشتیژ نییە ئەنی خۆتان لەوانێ بتوانن بڕۆن چاوتان پێ بکەوێ بزانن ئایا کورساتی ئەوەیە خەڵک بوەستێ ینی بۆ ئایا بانقێکی کە دانانێن لە شوێنێکی کە ئەم خەڵکانەی کە بڵێن ماڵیان لەو شوێنەیە بانقێکدانێن لە ڕاپەڕین ینی وەکو ئیزدیحامەکە بەڵام ئەم موچەی مانگی چەنە وەریەگرن و مەعیدەکەی خۆشیە بێ کەی بدرایە من ئەمە دووەم جارە وەریگرم من لە مانگی حوتەوە کە تەقاوت بووم یەک موچەم وەرگرتووە یەک جار وەرم گرتو ئەمە دووهەم جارە ئیتر نازانم هیکەیە نازانم خۆ نازانیم موچەی مانگی چەنە لەوە ئەچی مانگی 10 و 11 ئەوانە بێت بەڵام ئێستا مانگی سێ ئەوە ئەچینە مانگی سێ ئیتر نازانین چارە نووسێم خەڵکا بێت چی بێت بەم هەموو واریدات و بەم هەموو نەوت و ژێرزەوی پڕە لە ئاڵتون خەڵکەکەشی ئاوا بژی بەڕاستی گوناحە جە بەشە ینی چی بکەین ئێمە چی بکەین چ دەسەڵاتێکمانەیە خاننشین ئەوە وەزعەتی لە سەعات چەنەوە هاتون بۆ ئەو زیحامە لە سەعات تایەتی لە سەعات 5ەوە هاتووە تایەتی لە 6ەوە هاتوێت ئێمە من خۆم شخصی خۆم ساعت 6 بێنی ئێستا ئەوە زۆربەی دەوامەکان ڕاگیراوە مزگەوتەکان داخراون لە بەروی نەخۆشی بڵاو نەبێتەوە و قەرەباڵغی نەبێت بەڵام ئێستا لێوە بینن قەرەباڵغێکی زۆر هەیە ئەنجە باشە مزگەوتەکان داخرێ ئەی ئێرە بۆچی ئەمە حاڵێتی ئەی حسابێ بۆ ئێرە بۆ ناکەن بەیانی خەڵک لە بەرە و بارانە بووە بۆ قەڵەباڵغی زیحامە بەم سەرمایە بەم نەخۆشیێش ئەیتر ناچاری نیەمە چی بکەین ینی دەسەڵات مەترسی لەسەر ژیانی ئەو خەڵکەنی ئاوایستا ئەیان بین چۆن نییە براکەم چۆن نییە زۆ ئێستا بە حسابەمانە گوایە ئیجراعاتیان کردووە پێنج شوێنجیان کەنە ژوورەوە گوایە علاساس لە ژوورەوە قەڵەباڵغی دروست نەبێ ئەی لە دەرەوە کەسێک لە دەرەوە توش بێ لە ژووری ژەوەر توش فەرقێکەکە هیچ فەرقێ ناکات لەبەرەوە بەڕاستیەوە ئیجراعاتانە هیچ شتێکی عەمەلی نییە زۆر خەتەرە
يعني بتشاركي أو حكومة أبي إجراءاتك حكومة أبي ده صلاة أبي أم شتحالكات أما محلية أما ملدنية أما حكومنية كنت قد حكومتي وبابي أبي شون بي شوازك أبي شون بي كم ترسيبه سرجاني ودرس لإيران لبانا من لبانا بوم دوكانك بانقة أنواع بانقي بولا كل قرشك دوكان ناق من بكري بو أو روجا بو دو روج بو روجك باريك لدوكان كبنو مبلغ كبرن اللي بتوزع كان كل قرشك بانقي شيء يعني حمد رزنابي قص زحام درزنابي من لقرش فرمان برانم دو صيكة سيتيانية بدأ معاشك تاوبي بولا كل قرشك بانقي ناكنوا باسي فرنسا وبكم شونه كل شارك شوكو سليماني بلين محافظة شيء كل قرشة شيء محافظيه كل قرشة بانقي خوي بلدي خوي طاب خوي اي خوي كهرباء خوي هم دايريش خوي تياي اما بو تشاو لو انا نكي اخواله هشوني ودرت مسا الله ولا كاك برو دوشمي ورو كان دوشمه بيرو دوشمي من باش لا بيرم مغروم هاتم اسا واشي اسا كلام كاك بعد متى انا لو لا كاك وانا انا ما يبغى تلفزيون جوتي الله والله زي ما بلنش باشا بوشي وتام روبو مالو بوشي الله ام بشر نادرين زين نازان ام بشر نادر ما مساند ده صلاه نكاكا ده صلاه ده صلاه اخوانا ليستا فتاو نخوشي بلاوه ما ترسيكي زور هيا دوامی زۆربەی فەرمانکان و مزگەوتەکانیش داخراوە لەبەرەوەی زیحام دروست نەبێ بەڵام لێرە بینینی زیحامە ئەمە مەترسی بۆ سەرژیانیەوە دروست ناکات مەترسی دروست دەکا کاکە بڕوات پێ ناکەن پاک نەماوە هەرکەس بۆ خۆی وەخەی بۆ خۆی ئیسلامەتی جاران من بەزین بە تۆی هاتۆ یارمەتی من یارمەتی تۆ مەدا ئێستا هەرکەس بۆ خۆی چ یارمەتی نییە نەماوە لە هیچیان نەماوە نە لەملا نەلەولا بقسم توش نابم. لسه جوابي توان كروتان برورو كاتك تبي. ما دوش من ذاك يلا منا خوش نعم صار يجنابم مزعل ما دوش ما بيمو أو أتير أكيد دس خواجاني. بها قد حرب بيع أم قزينا خوشي كورونا وأمانة يعني لهمو عالم لهمو لاتك يسابني شيء خوم قصروا بالون بكراو باشا بله فقرات ما يعني دكتورة شارش بيزا قزياتنا بسواي سعر بتورج ببيوغوسي. يعني أمان حقه مثلا همو بانك كان نقبو أم زمان مان بو همو وقت كان يعني كمان بين بيكن بس تمشي كمبيوتري باشا هر كسي مثلا معاشكي ينشي ببرو لا بوكو رايشانكو أولا تاني بيشكوتو أنا إسا زاران نخوش تماشاكي برو نيوي نخوشة بكريتا كارتي زيرا بله كارتي زي بكريتا كارتي زي برو إسا نيوي نخوشة بخوام نوتا الزوايا كم ريك يني دلان بوكرو سارتا بان هالبريو اليا وسا بس انا حد نابن اوا بحالته بلا اخي ما بس نوع اما حق بابي تماشا كي مثلا اما كي برنامج مثلا دوسه على كلمه دي توبيا شد ابرد بجا دابنا او نخوش او قريب كان يعني نخوش بعقد تيجي كابرا ورقي في دكتور كاكا وتا يدلي بكره اما بس خسروا با خسر لم كاتي كورونا او تعالوا انا كنا خوشيان وكو يماناني قصري بالون ما بكره شتا بيجونا بين قلبالخو وزانين مزقوتكان بويا داخران لبر قربالخي دروس اي ما قربالخين اما بام ارزق برنامج لم حكمته لم ولاته حج برنامج بس اخجو اي بنا ركاب تراكاي سرشنار همو مشوب خواردنو ار خواردنو دولرتو برلايه تيجي خو اوني دوي قلبالغه تشبيان نبي مزقوتكان ما لنا قلبالخني أي بناشن أوانا مناكر لا بري سرط وسامان و بوجد بابرتناكي خوينا ما ترسي دروسك بس شعرانية موساكتا ما يشنا قرار وري والله قرار مسير رجال وري في المرام دكاتي خويا أموز عواليات ودكاتي خويا قد ورنا جيراوا أمي يستوري قرار بتتامدن يمانجي شني نازنم أولا نازنم مانجي شنو نازنم كواتا توكو خانشينك شن صار خدمتك كردو بمولات والله 26 سال 26 ام 26 سال خدمتهم كردو 450,000 ورقه بيدوايا الريزي او خدمتي توان قرت والله نازل ما ورناك قلب الجلايه يا ما حرم الممشي ولا ابو ساعات انا وهاتو يبويرا والله تقريبا 100 ساعات به بابوني ام بتاو نخوشيوا دوامي زوري شونه كان داخراوا مزگەوتەکان داخراوە لەبەرەوەی ئیزدیحام و قەرەباڵغی دروست نەبێ بەڵام ئەمەی کە ئێرە بینین بۆ موچەکانتان مەترسی لەسەر ژیان دروست ناکە بۆ ناترسم تر نازانم باشە بۆچی ناترسی هەرچی هات با پێ ئەوەنێ خەڵک هەمووی خۆیان پارێزێ هەمووی دەوامکێ کرد هەچکە زەوقی خۆیت وەڵای ئاوە کەمان بینی کاکەجان ئاوەتە کەمان بینی بەم تەمەنەوە
دوای 40 ساڵ خزمەت ئەمە حاڵمانە 40 ساڵ خزمەت بەڵێ 40 ساڵ خزمەتم هەیە بەڵێ ئەم 40 ساڵە خزمەتە ڕێزیان گرتی کە 40 ساڵ خزمەت بە وڵاتەکە ناوەڵا ڕێزی یەک ساڵ پوشیان لێ نەگرتوین ڕێزی چمان لێکردن ئێستا ئێمە ئەبایە معاشەکەیان بۆێنە بۆ ماڵەوە یان لە بانقی کاپچنای خۆم وەرماگرتەوە ئەوە نەوەستاینە لە بەرم سەرما و گەرمایە ئەمە مە باشترینە کۆبوونەی پیاڵن کاکە خەڵک کۆبێتەوە ڕەفیقەکانیە بینە نەخۆشی چی شتی چی بابەجانەوە زۆر سێرن بە شەرە باشترین حکومەت بارێ خوا لێمان نەسێنێت باشە بۆچی خوا لێمان نەسێنێت ئەو خزمەتانەی چی ڕۆژی 2 ساعت کاربات دەهاتێت چربند ڕۆژێ معاشت دەهاتێ والله ئاو سێ ڕۆژارێ ئاو دەهاتێت چی دێ لۆ زیاتر باشە وەکو پێویست ڕێزی خزمەتەکەی تۆیان گرت بەڵێ من 35 ساڵ مامۆستایەتیم کردووە ئێستاوەتە وەستاوم لەگەڵ ڕەفیق و برادەرەکانی خۆمە ئەمە باشتر نەبوو بکرێ بە کارتێک یا خۆت بچی لەو مەکتەبەی کە دەرزی وتوتەوە لێو موچەکە دەخرا بە کاکە 2 ڕۆژ کە ئەمانە نبینم من 35 ڕۆژدارێک معاش وەرگرم ئەمانە نبینم بەڵام ئێستا بۆیە داوامی زۆربەی شوێنەکان داخراوە مزگەوتەکان داخراوە بۆ ئەوەی مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشی هەیە بەڵام ئەمە ئێستا لێرە مەترسی لەسەر ژیانیەوە دروستە وەڵی ئەم نەخۆشیە بەڕاستی پێم لە وڵاتی ماوجودی هەر نییە نیەتی کاکەجان ئێمە گۆشتی بەرازمان خواردووە ئێمە گۆشتی شەمشەمە جۆرەمان خواردووە ئێمە گۆشتی سەگمان خواردووە ئێمە گۆشتی مشکمان خواردووە چی گۆشتێکمان خواردو ئێمە لەم وڵاتە هەتا خوا بەڵا بەسەرمانە ببارێنێت ئێمە مسلمانین کاکەجان خۆ ئێمە ئەوانش نامسلمان یا ڕەبی خوا لەسەر ئەوانش هەڵی گرێت بەڵام ئەوانە بە پێچەوانەی دینی ئیسلام و ئیژەکەن ئەم بەڵاو موسیبەتەشان بەسەر ئێمە بارانووە باشە بەڵام ئێستا وەکۆ بینین لەم ئیزدیحامەیە زۆربەی ئەوانی کە دێن ئێرە نەخۆشن یانی بۆ نمونە تەندروستیان باش نییە ڕەنگە جەنابیشت بۆ نمونەیەکێک بیلەوانە ئەم شێوازی وەرگرتنە کێشە و معاناتان بۆ دروست وەڵی جا کێشە معانات گا بڵێن چی دەسەڵاتمان چییە داواتان نەکردو ئەم ڕێکارەتان بۆ چاکەن بە شێوازێکی باشتر کە داوامان کردو بەڵام نایکەن بە قسەمان ناکەن جا چی بکەین پێمان ئەیتە سەر جادە ئەو کوژن نایتە سەر جادە ئەڵێن خەڵک گێ لەو نەفامە ئەی کاکەیتە ئەو خەڵکە چی بکە و خەڵکە دەسەڵاتی چیە لە بەدەست ئەم دوو دەسەڵاتە گەندەڵەوە چۆن نییە کاکە چۆن نییە جێڵێت دە کەسیتیان نیە دڵنیایی ئەوە ئێمەش تووشە بینەوە بەڵام ئەم وەزعێتایی ئێستا نییە کاکە ئەم ڕاڕەوە ئەمە چەند ساڵە ئێمە هەروای بەردەوامی هەروە بە بەردەوامی واین زستان بەفرباریوە هەروە بووین بارانباریەوە هەروە بین کڕێوە بووە هەروە بین گەرمای هاوین هەوە هەروی ێزگاری بووین هەمووی لە ئەمبران کاکە ئەمە ئێستا ئەگەر پەتاش نەوێت زۆربەی ئەمانە ئێرە هەر تەندروستیان باش نییە تەندروستی هەمووی باش نییە کێ تەندروستی باشە کە پیا و لە ئەمرا بوو تەندروستی باش نییە شەکرە هەیە زەقلی هەیە نازانم چی هەیە چی هەیە پەتایش بێتە سەر ئەم پەتایش بێتە سەری قڕەکرێ بەسەریاو بەڵام بۆی دەوامی بۆ نمونە مزگەوتەکان مەکتەبەکان ئەو شوێنە قەرباڵخان داخرا ئەم مەترسیە نەمێنێت بەڵام بۆ نایەن ئەمە چاک هەرە بخۆین بۆ بەخۆیان ناڵیت دەزم بە تۆ بڵێم تۆ ئیشی بە هیچی بەدەستە هیچی بەدەستە بۆمان بکەی بەس ڕاگەیانکان هەر ڕاگەیانە هەتا ئێوارەت تۆش ڕێگەیان نەکەش هەر هیچی بەدەست نییە چونکە ئەوان گوێی لێ ناگرن ئەگەر پێمان کرێ 2000 قسەی ناشینیان پێڕێ بەڵام چاریش نییە چەند ساڵ خزمەتە دەیێتەوە من 43 ساڵمەوە 43 ساڵ ڕێزی ئەم 43 ساڵ خزمەتەی تۆیان گرت گیان گرتاوانەوە ئێستا مەترسی نییە لەسەر ژیانتان کە ئاوا ئیزدیحامە و نەخۆشی و پەتا بڵاوە خۆی هەمووی دەعای قسەی بەعزێک خەسە ئەجنا نەخۆشیەکە هەیە ڕازەکەی بەڵام باش لە جاتی خەتێ بیکەن بە دەخەت و خەڵک نەوەست ئەمانە مجرمن هیچ ودێکی وەتانیتیانێ چەند ساڵ خزمەتت هەیە چ بێتەوە لە چێ با بڵێن وەزارەتێک بووی تەربیە ڕێزی ئەم 45 ساڵە خزمەتەی تۆیان گرت وەڵڵاهی نەگرێت ڕێزی هیچ کەسیانیان نییە مجرمن بڵێ مامۆستا حەمە ساڵ وای بن مجرم مامۆستا بۆچی ڕێزی ئەو خزمەتانی تۆیان وەکو مامۆستایەک نەگرتووە لە کاتێک تۆ دەرزوتۆتەوە ئاخر خەری زێر نادرنگەر خەری زێر نادرنگەر زۆربەی ئەوانەی ئێستا بەرپرسیە وڵاتەن تۆ دەرز پێوت بن ئێستا جاری پێشکێ مجرم بوو ئێستا هەتا هیچی مجرمەکان باشە ئێستا بۆنی ئەم پەتایەوە
بۆنێ من نەخۆشیەوە زۆربەی دەوامەکان و مزگەوتەکانیشیان داخست بۆ ئیزدیحام دروست نەبێ بەڵام ئێستا لێرە بینیم ئیزدیحامێکی زۆرە مەترسی بۆ سەر ژیانی ئەم خەڵکە دروست زۆر ئەوان چوزانن سەحەت چۆنە و تەربیەت چۆنە و وەتەنیەت چۆنە زانی خوا تاقەت چ داواکارێک تێ مامۆستا کۆتا داواکارم هەرامان وازیان لێ بێ بچین خوا حافزیان بێ با ملەتە نەجاتی بێ هەیەی چونکە لەوانەیە هەموو ڕۆژە 2-3 کەس زیاتر ئێمە ئاوا ڕیزەگرین و هەڵاوی دەممان و هی ناوسگمان و هی سیەکان و هەناسەمان هەمووی بەسەر یەکە بە تایبەتی لە ژووریشەوە خراپترە چونکە ئەو ژوورەکە داخراوە بەڵام ئێرە ئەگە بڵێ جادەیە کۆڵانێ شتێکە هەر باشترە بەڵام باشیش نییە هێشتا هەر باش نییە چونکە ئەنفلۆنزا یەک لەسەر ملیارێکی میلیمەترێکە نەک سانتیمێکیش یەک لەسەر ملیارێ یعنی 1.9 بۆ بکەی ئەوەنە وردە ئەچێتە ناو سیەکانەوە ئەچێتە ناو هەر شوێنێکی ئینسانەوە بۆی بکرێ ئەڕات و دەستی خۆیەوە شوێنێ جگە لە ئەو حاڵەتەش ئەم خەڵکەی ئێرە هەر خۆیان تەمەنیان کردو تەندروستی زۆربیان باش نییە ئەگەر ڤایرۆسەکەش بەڵە ڕاستەکەی هەموو ئەمانە هەمووی ئەوەی کە مەعاشی هەبێ و تەقاوەتی خۆی بێ لە 63 ساڵ بەرە ژوورە مەگەر یەکێ هینی بۆ دایکی نەنکی یەکێکی واوێ کەمتر بێ و ڕێگەی پێوەرا بێ ئەمە توانیوانە خزمەت ینی ڕێزی ئەو خزمەتە بگرێن ئەم خەڵکە کردی بە وڵاتە وەڵاهی بە بۆنی ئەم ئەنفلۆنزایەوە بەگشتی ڕێزی خەڵکیان کرد کە خزمەتی بە وڵاتەکەمانی جارانە ڕاستەکەی من جارانی شەر عینی ئێستا وەستام 2 سەعات و بەرەو ژوور و کەمتر وتر بە گوێری وەختەکە ئەوە نەوەستانی ئەوساکە بەرمانەکە و لە ئارەوەڵا بەلای کەمەوە 2 سەعاتە وەستین ئەی چۆن ئازاری قاچ و با بڵێنەوە پشت و تاوان هەموو ئازاری قاتوشتی هەیە چونکە تەمەنی هەیە بکرێ بەچی باشە ئەم شێوازی وەرگرتنی موچەوازی وەرگرتنە بکرێ بە ئالەتێکی کۆمپیوتەری یەکسەر بۆ بێن بۆ ماڵە بڵن ئەمە مەعاشەکەدە چونکە تۆ کاتی چونکە تۆ خزمەتی ئەم وڵاتەی کردووە بەلای کەمەوە 30 ساڵ خزمەتە کردووە هیوامان هەیە 45 ساڵی خزمەت کرد 43شی هەیە ئەی لەبەر ئەوە حەقی خۆیەتی ئەگەر بۆی بنێرن بیکەنە سەر کارتەکە و لە وڵاتانی پێشکەوت و حتا لە ئێران من لە ئێران بووم یەکێ نییە بچە قایمەی مەعاشی خۆی وەرگێ هەمووی خۆی دەفتەری تەوفیری هەیە ئەو ڕۆژەی کە مەعاشەکە وەرەگیرێ یەکسەر بۆی داخڵە کرێ ئێتر ئەگەر خەڵقی مەریوان بێ ئەتوانین لە ئەسفەهان بیگۆڕێتەوە بەڵێن ئەوەنە دووری شەقۆبینەکە یا لە تاران بێتوانێت لە عیلان بیگۆڕێتەوە هیچ خۆی حەزێت نا دەفتەری هەیە دەستی پیانێ یەکسەر لەوێ ئەو کارتە زیرەکە دەرەچێ ئەزانێ ڕەسیدەکەی چەندێکە ئێمە ژەمانەی وابێ هەموو قەڵەباڵغی خراپ ئێستا لەم کاتایە هەموو قەڵەباڵغیە مەکتەبەکان بۆ داخراوە ئێستا ئەم حاڵەی کە ئێمە ئەمانای بینن زۆر خراپە ومن هاتووم سەرێک بم بزانم چۆنە ئێستا گەڕێمەوە یعنی ئەو ماشە وەرناگرم نەوەڵە نەوەڵا شتێکی زۆر خراپە و قەڵەباڵغی زۆر خراپە و بە تاکە خۆی بەوە بە قەڵەباڵغی بڵاوە بێتەوە هاتی دانیشتی وڵی قاسم تۆزێتەوە نییە ناوەڵا بە قوربانەی مامۆستا ئێستا بینین ئەم پەتایە وڵاو بووەوە دەوامی زۆربەی شوێنەکان ڕاگیراوە مزگەوتەکان داخراون بەبەرەوەی ئیزدیحام دروست نەبێت بەڵام ئەم ئیزدیحامە چیە لێرە زامی ئیزدیحامە لە بەرپرسەکان پرسە ئەمە خۆ حەلی ئەما زەی چەند ئاسانە برای بەڕێزم هەر قایمەی تەقاعودیەکە عینی بڵێ لە شوێنێ فەرمانبەر بووم عینی قایمەکەم برن بۆ عینی شوێن لەگەڵ فەرمانبەرەکە معاش چۆن ئێن بەهی ئەمەشی وابیان بچین لە عینی دایری خۆم من لە قوتابخانەیە بمسم لە قوتابخانەکەی خۆم خانشینەکەم وەرەگرم هەر زۆر ئاسانە حەلەکەی بەس ئەمان ئەیکەنەوە نا مەترسی دروست ناکە بۆ سەرژیانتانە شاخجا چێ مەبەستێتیەوە هەیە مەبەسی مەترسی ئەم خواخوانە بە بمرین تەقاعودەکە بگەڕێتەوە بۆ حکوومەت خواخوای ئەویانە براکەم ئەم چەند ساڵ خزمەتی کردماوە پێت وایە ڕێزی 41 ساڵ خزمەتی تویان گرتووە 41 ڕۆژیشیان ڕێزیانی ئەمە ڕێزەکانە کە لێمانەگرن تۆ هەر حسابی ئەو کە بڵێ ئیساوا بارانە بارێ لێرە هەر عینی مووقفمان نابێت نابێت بە گەرما بە بەفر بە هاوین هەمووی بە عینی مووقفمان نابێت شارمان هەیە کەس دەرەقەتی ئەمانەیەت ئەوی ساڵێت ئەم دەردە داهاتوە حەزەکەی بڕۆ تاقی بکە
لەوانە نیوەی بەرپرسیەکان نەک نیوەیان زۆر زیاتر کەسوکاریان لە کوردستان و لە عێراقشان نەباون ڕۆشتو ژیانی خۆیان بەلاوە گرنگە بەڵام خەڵک نا چەمە بەسییان چیە ئیشان بەیە بە نەماوە کاکە ئیشان هیچ بە خانەنشین نەباوە خۆیانە خانەنشینە ئێمڕۆ بمرێت تەقاعدەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەت. ئەزیزان و کۆبینن ئەم مامۆستا بەڕێزە کە مامۆستای ئینگلیزی بۆ لە ئامادەیەک نزیکەی وەکو خۆی باسی کرد 41 ساڵ خزمەتی کردەوە بەڵام ئێستا لە تا ئازاری ژنۆکانی نەیتوانی بە پێبەوە لە ڕیزەکە بوەستێت هاتووە دانیشتووە ینی سەرەکەی خۆی بەجێهێڵاوە لە هەیوەتی ئازار نۆنجگەلەوەی کە لە ئێستای هەمومان ئاگادارین کە ڤایرۆس و پەتا بڵاوە و مەترسێکی زۆر هەیە بۆ کەسانی کە لە ئیزدیحام و قەرباڵغی هاوەستن بۆیە داواکارن ئەمان وەکو ئەو خزمەتەی کردویانە بەخەدەر ئەو خزمەتیان ڕێزیان لێ بگیرێت ئێمە بەردەوامە بین بەڵامەتینە لای ناوبڕێک و ئەگەڕێنەوەلاتە. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ ئەزیزان دەمەوێت لەگەڵ ئەو کەسانەی کە ساڵانێکی دوور و درێژ خزمەتیان بە وڵات کرد مامۆستا بوون لە هەر فەرمانگەیە کاریان کرد دەمەوێت بیان دوێنم بزانم شێوازی وەرگرتنی موچەکانیان تا چەند گونجاوە لەگەڵ تەمەنی ئەوانە تا چەند ڕێزی ئەو ساڵانەی خزمەتیان گرتن ئایا داواکاری ئەمان چییە و ئەم قەرەباڵغی وزی حامی کە لێرە هەیە تا چەند مەترسی بۆ سەر ژیانی ئەوان دروستەکە بینەری وەڵامەکانی ئەوان بن و گوێ لە داواکاریەکانی ئەوان بگرن موچەکەی مانگی چەنەوە ئەمە ئیمانی بەحساب مانگی یەکە یعنی مانگی 9 مانگی دەی 2009 بەڵێ بەڵێ ئەرەڵە مانگی سەی 5 مانگ پێش خۆرە هەمووی ڕۆشتۆ کاکە پارسێ چوابیان سێمایان خواردن ماگە ئەم ساڵ سێمای خورا هیچ بەرنامێکی هیچ وڵاتێکی بێساحی وڵاتێکە زوڵم لەم عالەمە ئەگرێت تێگەیەکی گۆکو من مانگی 300,000 بەسکرێ خانوویە تێگەی کرێکی داما و عاڵبی بە حەقی قورعانی هەزارای وەکو من نەک من بۆ خۆم قسە بکەم تێگەی بڕۆ هەزارا فەقیری قەستە بەگەیت خوا ئەستا کە مەعاشکەی گە بڕاکەم 1,000 دیلای تەبە بەردنەوە دوی 2019 مانگی دووە بەڵێ دوی 2019 باشە بەڵام ئێستا مانگی دوی 2000 و مانگی سێ مانگی سێ سیانزە مانگی بەسەر بەڵێ ئەرەوەڵا لەوە حاڵی خاڵنشینە لە باتیەوەی لە هەموو دنیا خاننشین پێش هەموو کە سێڕات و وەرەگرێ یاخود بۆیە نێرنە ماڵەوە ئێمە ئەوە حاڵزمەتی بە وڵاتەکە کرد ئەی تەبان ئێمە من خۆم لە حدودی 39 ساڵ و قسوور خزمەتم هەیە ئەی ئەوەش نەتیجەکەیەتی ئەبێ ئاواهی بۆ شێوەیە مەعاشەکەمان مانگی دوی 2019 چەند مانگ لەمە پێشەکە یعنی تقریبا 16 مانگمان خوراوە 16 مانگ تا چەند قەناعەتت هەیە ئەم موچانەی کە نەدراوە وەریەگریتەوە یەک دەنە باوەڕم نییە وەریگرمەوە نەوە بۆ سیخەت نییە وەڵای نییە ترکە ئەوەی کە پارەی بەدەسە ئەوەنە دڵسۆز نییە دڵی لای ئێمە بێ کە پارە باتەوە سۆزیان خۆشە ئێمە خۆش حکوومەتی خۆمانمان خۆشە حەز داکەین هەر حەزەکەین کورد حکومکە بەڵام تر ئەوان نیازی چاکسازی و ساڵ خزمەتت هەیە من 36 ساڵ خزمەتم هەبووە پێ دوایە وەکو خاننشینێک کە 36 ساڵ خزمەتت کرد ڕێزی ئەم 36 ساڵەتەگرن وەڵی تر باوەڕ مەکرد ئەگەر ڕێزیان بگرتە نیانێشت خەڵک وای لێ بەڵام ئێمە چونکە حکوومەتی کوردیە هەر ئەمەمان قوڵترە تا خەڵکی کرد مانگیانزەیە یانزەی ئێستا ئێمەزین چەند موچەمان 5 مانگ لەمە بن کۆرە بابە ساڵێ زیاتر تۆڵی چی 11 مانگ مانگی 11 یا مانگی دوو مانگ 11 کاکە مانگی دوی چی مانگی 2018 ئەی چۆن 11 مانگمان لەلایەنە 11 مانگ قەناعەت دوای ئەو موچەت ئەو موچانت پێ بدەنەوە کە پاشەکە وەڵا قەناعەتم چەند بەوە هەیە کە ئەو قەناعەتم پیان نییە قەناعەتم بەچیە بێ ڕێزی ئەو خزمەتانەیان گرکەیەوە کردان بە وڵاتە ناوەڵە ئەگەر ڕێزیان بکردە ئەوە خەڵکی مەعاشەکەی بۆ چێتە ماڵەوانێ لە ناو زەرفێکەوە یاتە دەستی و تەقدەق لە دەرگایە ئێمەش ئاوەها بەزستان و هاوین و پاییز و هەرچی بێەوە سەموچەی مانگی چەنە وەریەگرنەمە ئێستا وڵی هەر لێما تێکشون هەر نازانم چی چێنە خۆ بارزوی خوانەی خۆنەوە ناوەڵە نازانم ناوەڵە جۆم نیاوە لە موچی چەنە و چنیە
کە بڵێن هەین وەرێگرین پێ دوایە ئەم کەسانی کە خزمەتیان وەکو جەناب تۆ گۆمانی کە لێرن خزمەتیان بۆ وڵاتە کرد وەکو پێویست ڕێزی خزمەتەکەیان گیراوە نەوەڵڵا بە هیچ شێوەیەکن جا باشە مامۆستایەک 43 ساڵ خزمەت کە 24 ساڵ مدیری مەکتەبێ لەم شاری سلێمانیە ئەوە ماژۆر بگرێ ئەمە ڕێز و حرمەتە بۆ ڕەنگە زۆرێک لەو بەرپرسانی ئێستا وڵات بەڕێوە بن تۆ دەرزی پێوتە بن وڵات زۆربیان ئیمە دەرزمان پێوتون بەڵام ئەوە دەرزمان پێوتون کە خزمەتی خاک و نیشتمانەکان بکەن بەڵام بەداخەوە ئەو مەسئولانەی ئێستا خاک و نیشتمانن لە ناو خەڵکا سڕیەوە هەموو خەڵکی ئەرەوەڵڵا خزمەتی خوانەکەن خزمەتی مەسلحەتی خوانەکەن خاک و نیشتمانیان بەتاوەتی لەبیر خست میلەتەکەیان خۆیان لەبیر خست ئەو ڕێز و سوپاسی کەوا خەڵک بۆ یەکردن و خەڵک کوڕی خۆی ئەنار بوو بە پێشمەرگا کوژران هەمووی بە هەدار چوو بە هەدەر چوو بەڕێبەدا ئەم شێوازە چی لێ بکرێ باشترە بەڕایتەوە ئەم شوازە بۆ ینی یاساکی بۆ دابمڕێ بۆ وەرگرتنی ماش و هەموو ماشی بە تایبەتی بۆ خانەنشینان تێگەشی هەمومان حسابێکمان بۆ کرێتەوە لە بانقا ئەو پارەی ماهاشی سەر بە ئەو حسابە هەر ڕۆژێک ئەچی بچی وەریگرە ئاوان نییە هەیە لە مەلا باگانەوە ئێستا وەستاوە اینجا سەری بەرکەوتووە من سەرما بە گەرمای هەروە من خۆم چەند ئەوە 15 ساڵە ماش وەرەگەرم بەم شێوەیە پێش پەتاکەتە بڵان ئاوەستای پەتاژ نەوێ خۆمانی کە تەمەنیان هەیە هەر زۆربیان تەندروستیان تەواو نییە زەختیان هەیە شەکریان تەندروستیان تەواو نییە تێگەی 43 ساڵ من خزمەت و مامۆستا بووم نەمزانی و نەخۆشی چییە لە حیاتی ئیشکردنە ئێستا زەختمە دڵمە شەکرەمە تێگەی ئاوەش ماژ وەرەگری بەڵام بڵێم چی بەداخەوە بۆ ئەو کەسانەی کە وەختی خۆی دەرسمان پێوتون ئێستا بەشێکی لە مەسئولەکان خۆیان لەبیر چێتەوە خاک و نیشتمانی خۆیان لەبیر چێتەوە هەتا مامۆستاکانی خۆیان لەبیر چێتەوە تێگەی کە مامۆستا مقدسترین مرۆڤە لە هەموو کەون و کایناتە من علمني حرفا سيرني عبدا تێگەی بەداخەوە ئێمە هەموو حیاتی خۆمان لە پێناوی ئەو خاک و ئەم ڕۆڵی نیشتمانەیە بەڕێوە برد وەڵی باوکم حکومەتێکمانەیە زۆر بەڕێز ڕێز لەم خانوشانەی گرتووە ڕێزەکە چۆنەکە گرتوێت ڕێزەکە ڕۆژی 2 ساعت کاربامان هێنێ 5 ڕۆژ جارێ مەعاشمان هێنێ ئەتر چی دێ لەو زیاتی چی دێ چی دێ حکومت لە چیە گۆرە باشترین شتان وەسانە نەخێر کارەبانیە فەیزوو کەس نبینیت لێرە خەڵکە بینیت مزگەوتەکان بۆیە داخران لەبەر قەرباڵغی دروست ئەمە قەرباڵغی ئەمە بەم ئەرزێکە بەرنامە لەم حکومەتەوە لەم وڵاتە هیچ بەرنامێنێ مزگەوتەکان داخرێ ئەی ئێرە بۆچی ئەمە حاڵێت ئەمە و مزگەوت چ جیاوازیەکی هەیە زۆر خەتەرە مەترسی هەیە بەڵام چارە نییە نییە کاکە چۆن نییە جێڵێت دە کەسی تیان نیە ئەمان توودانن سەحە چۆنە و تەربیە چۆنە وەسەنیە واخوایانە خاننشینە ئێمڕۆ بمرێت تەقاعدەکەی بگەڕێتەوە بۆ حکومەت داواکاریتان چێەوە داواکاریمانەوە بانقی جیاواز بکەنەوە بۆ خەڵکانێر کەسەوە پێی منطقی خۆی یاوە بکرێ بە کارت کەویستە بچی دەریکەیت یعنی ئەمە بێ بە فیزە کارتێک بێ بە کارتێک ئەوە باشترێکە لەوەی کە ئاوا خەڵک بۆستێ بۆ موچە هیوا هەیە زۆر بەتەمەنە لە ڕوحی دەرەچێت چەنەها کەس ڕوحی دەرچووە داواکاریمەوەیە بە خانەنشین ینی ئەمە وەزعنیەتیایەتی بەڕاستی ئەوە وەزعنیەتیایەتی هەوڵێکی بۆ بن بە خانەنشین با هیچ نەبێت ڕاتبەکەی بە ئاسوودەی وەرگێت دوای ئەو بۆچی کارێکیان کردووە خانەنشینیان خستۆتە ئەخیری هەموو دەوایرەکانەوە هەموو جارێکی زەمان ئەم جارەش ئەوەتانی عوتڵێ خستیانی تر ڕۆژی شەممە ئەجینا بە معدلی ئێمە لە پێنجشەمە و جومعە ڕاتمانێنێ ئێمە چییە یعنی بەڕاستی نەعەدالەت مامۆستا پێت وایە حکوومەت ڕێزی خاننشینەکانەگرێت ئەبەت لە سوید کەیشێک خانەنشینە بێ حکومەت گەورەترین حەفلەی بۆکە بە میلەت کۆکاتەوە لەبەر چای میلەت و تەلەڤیزیۆن و میدیاکانە ئەڵێ ئەم وڵاتە لە سەرشانی ئەمانە دروست بوو لێرە نازم بێ ئیرادە کراوی بێواتە کراوی ژیانن نییە بە هەموو نەوەیەک ئیهانە ئەکرێ بە هەموو نەوەیەک ڕسوا ئەکرێ ڕەزی دەکرێ ئەمە وەزعی لە داواکاری وایە ڕێز لە خەڵک بگرن لە ئینسان بگرن
کولی گەڕەچێک با بانقی شتیابێ کولی گەڕەچێک با دایری خۆی چاوێ با کاتب عەدی خۆی جاوێ باشتی خۆی جابێ بۆ ئەم میلەتە تاکەی ئاوا ڕسابن دنیا گەیشتە سەر مانگ ئێمە تازە لە چیاین ئێمە ژیانمان نییە ئەمە حاڵ نییە ئەمە وەزان نییە ئەمە حکومەت نییە کورد بە حیاتی حکومەتینەوە با پێ بڵێ هەمووی درۆ بۆ ئەوانی کە میرنشینەکان هەمووی عەمالەت و جاشایەتی و خیانەت داواکارن فەرق و فرق نەمێنێ ئیتر لە کاتی خۆیان بیدەن بەو خەڵکەی و خەڵکە ئەو فەقیر ڕۆژانە بەس بەخوا ئەوەیە هیچ پلۆپایی ناوێ ئەوەیە لە کاتی خۆیان موچەکەی وەربێ تەواو شتێکی سادە بۆ ژیانی بژێرێ بەخوا 200,000 ینی وەکو تامی ملیۆنێکی هەیە کاکە بۆ من ئەو من تازە و تەمەنە ئارە وەڵا 200,000 وازانە ملیۆنێکە خوا نەیبڕێ کاکە داواکاریم ئەوەیە ئەوەڵەن پیاچونوێ بکەن خەڵکەکەی بەڕاستی حل لە خانشینی پێشبەرگۆ تا یەتە ئەمانێکە کابرا مەسەن 30 ساڵ 20 ساڵ 25 ساڵ خزمەتی هەیە تێگەی پیاچونوێ بکەن بەسەر مەعاشی ئەو خەڵکە کابرا 5 مناڵیە 6 مناڵیە کرێ چییە مای 200,000 300,000 دوای ئەمەم و خزمەتە چی لێ بکە ئەی وڵات بەچی خراپە بێ وڵات بەچی خەڵک دول لە تۆ ناموسی ئەفرۆژێ بەچی ئاپەت خراپە بێ بەچی دزیەکرێ بەچی پیا کوشتنەکرێ هەمووی سەبەبەکەی چییە ئەم نەبوونی و ئەم بە بەرنامە ڕێژێکە ئەم خەڵک ئینەکە خانشینێک چه داواکارێک داواکاریمان هەیە حکومت بیر بکاتەوە لەوە وەکو حکومت کار بکات بۆ خەڵک وەکو حکومت مامەڵە بکات بۆ خەڵک داواکەین چاوێک بەخۆیان نابگەرنەوە کە ئەزانن خەڵک ناڕەحەتە ئەگەر تێربوون بێ بەسییانەوە ئەگەر دزی بێ بەسییانەوە خەڵکی چاک بێنە سەر حکومەکە بە خەڵکێکی دڵسۆز حکوم کات و سەیری ئەوە نەکەن ئەمە حیزبی خۆمانەوە حیزبی خۆمانە کێ دڵسۆزەوە زانن کار بکە ئەجا کۆنەکان لابن هەیە 30 ساڵە مدیر عامە چیەکە ئەجا جاران چاڵچاڵیانمانە کرد کڵاو کڵاوێن نەئەبوو بیخەیتە کڵاوی جارێکی کە بیخەیتە کڵاوە ئێستا هەمووی وەزیر و پەرلەمان هەمووی چاڵە کۆن وەڵام من داواکاری ئەوم هەیە وزعیم خەڵکە چاکەن و ئەم معاشە هەر لە بانقی کاتای بنێن یان ئەوانەی کە لەوە پێش ئەو سنووقانە کە دایانە خەڵک پێ وەرەگرت بە کارت ئەوانە دابنێنەوە گەلێ باشترە کارتی زیرەک دابنێنەوە بەڵام ئەمانە ئیشێک ناکەن کە لە ساڵحی میلەت بێت داواکاری بە عمل نایە ئەوەی مەسوول و ئەدزێ و ئەخوا هەرە خوا کاتە تۆکو وەکو کەسێک کە خزمەتت بەم وڵاتە کردووە داواکاری چی ئەم شێوازە چی لێ بکرێ بۆتان کە ئاسانتر بێ ئەم شێوازە برای بەڕێزم هەر قایمەی خانانشینەکان لە هەست دائیرێ بووی لە هەست فەرمانگەی بووی لە هەست مەکتەبێ بووی قایمەکە باچێ بۆ عینی مەکتەب لەگەڵ مامۆستاکانە معاشقی خۆوەرگرە و تاوەقع حەلیەوە زۆر هەرهێشی ئەمە بەچی دروست دەبێت هەر کێشەی تیان نابێت بە ئاسانتری شت حەلیەکەن ئەگەر بیانەوێت بەس ئەیکەن ئەزیانۆک و بینیتان ئەو وەڵامانی کە ئەم کەسانی کە خزمەتیانمە وڵات کردەوە بوو کەیان و جگەلەوەی خۆمان تەندروستیمان تەواو نییە زۆر بمان نەخۆشی زەخت و شەکرە و فەقەرات و ئەنما نەخۆشی کە باسییان کرد بەهۆی تەمەن و پیریەوە هەیەە لە ئێستای مەترسی بڵاوبوونەوە ئەو نەخۆشیش کە زۆر زۆر خەتەرە لە وڵاتی ئەمە و لە چواردەورمان بەو نەخۆشیە ئەم ئیزدیحامە ئەم جۆرە کۆبوونەوەی و ئەم قەرەباڵخەیە مەترسی زیاتر لەسەر ژیانیان دروستەکە بۆی ئەمان داواکار بوون لایانی کەمیا بکرێ بە کارتی زیرەک کە لە ڕێگەی بانقەکانەوە بتوانن هەر کەسێک لە کاتی خۆیان هەر کاتێک بێ موچەکە وەربگرێ یاخۆت هەر بە قائیمە لەو شوێنێک کە خزمەتی کردووە بۆ نمونە لە قوتابخانەیەک بۆ لە وەزارەتێک بۆ بچێتەوە لەوێ موچەکەی وەرگێت بۆی ئەم ئیزدیحام و قەرەباڵخە دروست نەبێت هیوای ساغ و سەلامەتی بۆ هەمووتان نەخوازین و خی گەور وڵاتمان پارێزن لە هەر دەرد و وەڵام نەخۆشیەک بەنامەیەم جارم پێشکەشکردن تا بەنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ